ئاسمەچەند شینێ کاکەوە جەوەشی خۆشم زانە فەرقی نەگەڕێنەوە وەقتی هەولێر لەگەر جەوی ئێرە پێش بریاوە مين بسلامتي جيشنا ولا ساعات بيجوا بخبره سابە سەر ئەو گردەی دەکەون گۆران بەسە وێن دەرگە چینێ وێن دەرێ چینێ وێن دەرێ عالەمی کوردستان چینە ملاي كبش ملاي کەپچی مەلا هەر مەلا مەلا انا كبش ملاي کەپچی مەلای ئەجەو معاملەت چێ لێ دروست دەکرێت ما عملت منسوع های هەوارانە و مناوەش پیس دەبی خلاص والله درين فلترة شيء اصلي تدخل فلتەر ئەسلی هوایە دروی دەکەن ئێ ئۆن واتە على أساس ئۆنە ليش؟ وانا اون اوفناق والله بياو جاتبك والله غير ما بقى عن سوبر دي کارۆ گۆرانێکمان بێ کارۆ ها نەفەس اسمها هەرە وڵا ئۆنە هەرە وڵا وەک کاروانە و ولا كن قوم اسبانيا ودوكين لك باش كاك فات عوال قوا معهم صفواتوني کاکەروان قسەت خۆشمان بکە السلام عليكم کوی دەبینی والله زور باش اخوي بدني چەوەکی ساف و ماشەڵڵا ستانش خوشه ڕاکێشە بڕۆ تا کۆمەڵە زانیارێکی تر خوا هەرێ و چێ و دارەی پێ وەڵاو دارە باشە وهنجي لسر ونكرا كاتشم کارۆ گۆران ريكا وهذا الروج باسر والله ئەمیر وسێ خۆشمان لۆ بکە هنجين جيزو باوي وشان خوش وەسەکەوە وەسەکەوە راشی بابا یا الله زۆمی ڕێکێ نەبووی لە ئێرە دەبی ئێرە ئێرە بەسەری دادەڕم نابي فؤاد من خطر او باشتر فؤاد ڕاوەستێ ناکا معقولە تو بەسەر کوردی ها برادەرێ پشتی ها کا خۆشە هەڵاوە خۆمم زۆر خۆشترە وەرە بياباني يوتا یابانی یوتای يا والله زونا دي دقر وزن فلوريدا زونا دي دقر اقول له كيف ما مصطفى والله كبشي ملاي كبتشي ملا كبتشي سوي صباحي اهلا يا خو بخيري فؤاد هستي خود در بفرح هستي خوم هستم بهستا ونخوش لديك ما شاء الله لو خواروي هاتين ها تمشاك باب ببينن برادران لو خواروي هاتين سروا هو تقريبا ساعتك سارق ما بيشو تمشى هذاك يك مستر سفريتين
ئێرە چێشتێ نیە بەرێ بەرێ ئەوە چێشتێەوە ئاوەکەی گۆمەسپانە ئەوە تازە ئەو سەدەیان دروست کردیا ئەو لایەمان لای چیای سەفین و مەنتیقەیە توشتمان کەتیدە هەولێرێ باز ماشەڵای لێبێتەوە کە زۆر خۆشە هەولێن ناوەڕاستی قەراتەکەی دیارە یەک پارچە دیار نیە لەبەر دووکەر و تۆزی هەموو دەشتەیەوە هاوینان زۆر خۆشە هەمووی دەبتەکە سکایی و سەوزایی چیتکەیە هەر ئەوەندەیە هەوڕۆلەکە برادران هاتینە مەمەستە گۆران کامیرەمان ئەوە کاروانیش سەلاممان لێ دەکە لەوێ لە خوارێ لەگە کاک کەریمی ئەوە کاگەمیرە خۆشم بەندە و کاکە بڕیار ژە خوارێ بەنزینەکەی محەسەن نییە بەسەنەکەت ئەوڕۆ چەندی چەندە 25 دوازەی 2024 پارێژە وەختانە هاتینە ئێرە تقریبان 2 سال پێشتا بڕۆ ها بڕۆ فۆت ئەوها بڕێت چی لێ بڕۆ ئەوە ئێستا دەچینە گۆمەسپان ئەو دیوێ بە دیوێ هەولێرێ وەرە مامەستانی ئەو شەڕی دراکوشی لێکرا وای پیاوی لێ هەدی ڕێبای لێ ڕێبای سەر وای خین بە ناحەق ڕۆیە لێرە وەرە با بخین ها فۆدەوە ڕێبایەوە ئێرە وەرە ئێرە ئەرێ وەڵام بڕۆ با بڕۆین ئێرە کەونە ڕەبایە بۆ دیارە با بڕۆین کاکە با بڕۆین زانی چیکەمان دەبێت ئەوەی کەیفم دێت پێراوەکەمە پێراوی شاخەوانی زۆر گرینگە وێنێکە بە 35 دۆلاری کڕیم 35,000 پێراوی شاخەوانی دەبی دایمان کا گۆران دەبی یەک ڕقم گەورەتر بی بەڵێ لە ئێستا ئاستی پێ ناکە بە زۆرشی دەچێ خوارێ پێدەها لەگەر لێواری پێیەکەت پێراوەکەت جی دەبی زۆر پێدا ئەوە دەبی دەپەڵمێتە زۆر دێشی ئەو ڕقم گەورەیە لەوەی استفادە هەیە پێراوەکە ئێکۆیە دوو لە ڕووی حازرین ماری سەرشا ئێرە ئێرە ڕەبایەتکە کاگۆران ئێرەمان و بەسکە نازانم بۆ چێن دەرەوە ئەو منتیقەیە نوێیە بەرامبەر ئەشکە و سەقایە هەر پێ دەڵێن گۆمەسپان ئێرە نوێیەوە ماری باب لێرێ فوات لە خوارێنە ئەوەش زادەی کۆیە ئەم مزگەفتیانە دروست کردیا زادەی کۆیە بەرامبەر ئەوە ئەشکە و سەقایە ها گوندی ئەشکە و سەقای ئەوەش دەستەوە مەفرەقی گۆمەسپانی ئەو بەرد هەنارەیە ئەو بەردەوە دەستەوە کەس زانی ئێرەش تەوسکەیە ئەو دۆڵی تەوسکە پێدێنەوە فوادەوە ئەوەش خۆران مۆبایلەکە تاوە نایەتە پێش بەڵام ئەوەش سەفین ئەوەش سولاوک ئەوە سەفینە ئەوەیە ئەو سەفینە بەرامبەرمان بەرێ ئەدی ئەو بۆشایەتیەوە ماشەڵڵا ئەوە هەنارەیە دۆری هەنارێ دوکارەکە شتەچێن لاگەڵێ تاوە فوادان دەستی هەموو لایە خۆش بێ هەر خۆش بن هەر خۆش بن